بەڵازان و خۆشەویستانمان نیەت یەکێکە لەو بنچینە گرنگەی لە کار و کردو و عیبادەتماندا پێویستە ڕەنگ باتەوە و لەگەڵیشیدا پاکی لەم نیەتەدا بزانین تا چەند گرنگە ئێمە بۆ هەموو کار و کردەوەیەکمان نیەتمان پاک بێ. ئەم نیەت پاکیەمان تا چەند کاریگەری ئەبێ هەم لەسەر دڵ و دەرونی خۆمان و هەم لەسەر ئەو کار و کردەوەی کە ئەنجامی دەدەین و لەگەڵ هەموو ئەمانەشدا تا چەند ئەم نیەت پاکیە دەبێتەوە مای ئەوەی کە سەرکەوتوو بین لە هەموو کار و بارێکماندا لە هەموو عیبادەت و پەرستشێکماندا و تا چەند دەبێتە مایەوەی کە خۆی باڵادەست لێمان وەربگرێت. هەر کار و کردەوەیەکی باش ئەنجام دەدەین بە دڵ و دەرونێکی پاکەوە بە نیەتێکی پاکەوە و بە ئیخلاصەوە ئەنجام دەین و بەردەوام دوور بین لە ڕیایی، دوور بین لە خۆ دەرخستن کە ئەمە زۆر جا دەبێتە مایەوەی کە کەسێک عیبادەتێکی ئێجگار گەورەی کردووە لەوانەیە بسرێتەوە خۆی باڵادەست قبوڵی نەکات. هەندێک جاریش عیبادەتێکی زۆر بچووگەیە بەڵام بە ئیخلاص و بنێت پاکێکیەوە کردوێتی و کەس پێی نەزانی و هەوڵێکی زۆری داوە کە دوور بێت لە ڕیایی لای خۆی باڵادەست زۆر گەورە بێت. جا نمونێکمان هەیە کاک دانیار ئەو کەسی کە جەنگ و جیهادی کردووە خۆی گەورە لەو دنیا لێ پرسێتەوە ئەڵێ ئەمەد لە پێناوی منا کرد ئەڵێ بەڵام وانە بوو ئەو کاتە خۆی گەورە هیچ یەکێک لەو چاکانی لێ وەرناگرێت تەنانەت ئەوەی کە لە پێناوی خۆشدا جەنگاوە لە بەرەوەی نیەتی بۆ خۆی گەورە نەبووە. جا ئەمە لە ڕۆ دینەکەەوە لە ڕۆ مرۆڤایانەکەشەوە هەمانە کاک دانیار ئەو کەسانی تەنانەت کە ئەگەر بێت و ئاینێکی جیاوازیان هەبێ ینی هەمیشە ئەو کارانی کە لە پێناو مرۆڤایەتی بە نیەتێکی باشەوە ئەیکەن ئەوەش هەر جێخۆیەگرێ و جیاوازە لەو کار و کردەوەی کە بۆ برژەوەندیەک بۆ ڕیایەک بۆ خۆ دەرخستنێک ئەکرێ. بێگومان ئێمەش چەندین پرسیاری گرنگمان هەیە ئایا بەڕاستی بۆ هەموو کار و کردەوەیەک ئێمە پێویستمان بە نیەتێکی باشە و چۆن ئەم نیەتە لە خۆمانە دروستکەین. کەسانێک هەن کاک دانیار تا ڕادێک لایەن قورسە ئێمە چۆن نیەتی خۆمان یەکلای بکەینەوە یان هەر بەڕاستی چۆن بزانین نیەتمان پاکە بەرامبەر ئەو شتێکی زۆر جا لە نێو کۆمەڵگادا دەیبینین لە مەجلیسێکا کەسێک یەت زۆر باسی کردەوەکانی خۆیەکە من ئەوە فلانە خێرم کرد ئەوە فلانە شتم کرد ئەمە فلانە ئایا ئەمە ئەچێتە چوارچێوی نیەت پاکیەوە یان پێویستە ئەمە باز نەکات ینی وەلای بنێت. ئێمە زیاتر گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا عادل شاسواری بانخواز و مامۆستای زانکۆ. مامۆستاگیان زۆر بەخێر بێت. مامۆستا ئەگەر بدایەت پێناسەی نیەت پاکی بکەین مەبەست چیە لە نیەت و نیەت پاکی مەبەست چیە لەوە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على سيد المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. لراستيا خمبارم بميوانداريا زۆر جار ئەوترێ خۆشحاڵم بەڵام من خەمبارم بە میوانداریە چونکە ئەترسم لە هۆبەینەیەم. ئەم بابەتی کە جەنابتان ینی بۆ منتان هەڵبژاردووە بابەتێکی زۆر قورسە. ئینسان جاری وایە لە عورزەی بابەتێک نایەت نەک لە بەرەوەی لە ڕووی عیلمیەوە پێی ناوێرێت چونکە ئەسڵەن بابەتەکە بابەتی عیلم نییە، بابەتەکە بابەتی ڕۆحە، بابەتەکە بابەتی معنەویە، پێویستە بە دڵەوە، بابەتەکە بەڵێ بابەتی دڵە، بابەتی قەلبە، بابەتی ئەوەیە کە پیاوی خۆی ئەوێ قسەی لەسەر بکە چونکە بەس قسەکە حساب نییە. ئەمە بابەتێکە تۆ چەندە لە ڕووی عیلمیەوە کتێبی لەسەر بخوێنیتەوە هیچ سوودێکی ئەو تۆت پێ ناگەێنێ ئەگەر بە واقعی خاوەنی ئەو دڵە نەبیت کە ئەو ئیتقان و ئیخلاصی تیا بێت. حتا لە نێو عالمانیشە هەموو کەس پێی ناوێرێت، لە نێو زاهیدان و خواناسانە هەموو کەس پێی ناوێرێت، لە نێو سەحابەکانە هەموو کەس نەیوێراوە باسی بکە. حتا هەندێ جار پیاوی وەکو حەنزەلە کە سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ نافەقە حەنزەلە. ئەبوو بەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت کە پێی ئەگات ئەفەرمێ چۆن بۆچی حەنزەلە بۆچی منافق بووی؟ ئەڵێ من کاتێ لە خزمەت پێغەمبەرام صلی الله عليه وسلم ئەڵێ ئەفڕم ئەوەنە ئیمانم بەهێزە و بەقووەتە و ئاوا ڕۆمەوە ناوژن و ماڵ و مناڵی خۆم وانیم بنە بەو شێوەیە حەماسم هەیە بۆ تاعەت و بۆ خواناسی نا یعنی ئەمە منافقی نییە. ئەبوو بەکریشە فەرمیدە وەڵام منی ژوام یعنی ئەبوو بەکریشە ترسێ لەوەی کە منافق بوو بێت. بەڵێ با پێکەوە بچین بۆ لای پێغەمبەر صلی الله عليه وسلم، پێکەوە ئەچن بۆ لای و دەردە دڵی خۆیانەکەن. اینجا پێغەمبەر صلی الله عليه وسلم دڵنەواییان ئەکات ڕۆحم بە قوربانی بێ هەمیشە توانیویەتی زۆر جوان مەرهەمی زامەکان بکات، زۆر جوان هەتوانی ئەو دەردانە بکات، زۆر ئاسانی ئەکاتەوە بۆمان. ئەکینا وەڵڵا ئەم بابەتە نەک من سەدان پیاوی وەکو من ناوێرن پێی ناوێرن.
لەبەرەوە پیانە فەرمێ ڕاستە جیاوازیتان هەیە لەوەی کە لە کاتێکا لێرە بن و پێکەوە بین لەگەڵ ئەوەی کە خۆتان بن و لە ماڵەوە لەگەڵ ژن و خێزانتانە بن، بەڵام ئەمە ناکاتە منافقی. ئەگەر هەموو کات ئاوا بن کە لێرەن لەگەڵ منان قەسەم بەخوا مەلائیکە تەوقەتان لەگەڵاکەن. یعنی وەک بڵێ مانەوە لەسەر ئاستێکی زۆر بەرز بەوەی کە بە هیچ شێوەیەک تووشی ئینزیلاق و خلیسکان و ئەوە نەبیت شتێکی ناممکنە. من ئەوەم کردو بە ڕووناکی دڵم بتوانم بێم باسی کەم. ئەگەنا بەڕاستی ئەموت مامۆساگیان وەڵڵاهی پێی ناوێرم و نایم. پێناسەکەی کورتەی پێناسەی ئەمەیە ئەهلی عیلم سەبارەت بە نیازپاکی، نیەتپاکی، دڵسۆزی کامل لە کوردیە تقریبا ئەم سێ چوار کەلیمەیە هەیە. ئەڵێن ئیخلاسە. ئیخلاس لە مادەیەکەوە هاتووە، لە شتێکەوە هاتووە کە ئەو شتە خالیص بێت، واتە پاڵفتە بێت، واتە صاف و بێگرد و پاک بێت. مرۆڤەکە کە ئەبێتە هەڵگری ئەو خالیصە ئەبێ بەچی؟ ئەبێ بە مخلص. باشە کۆی گشتی مسلمانان مخلیصین. شەیتان کاتی خۆی کە وعدیدا بەخوای گەورە بمان فەوتێنێ بە چی بمان فەوتێنێ؟ باو هەموو کردوانەی کە جوانی ئەکا لە بەرچاومان وەنیە کردەوەی خراپ. بەڵام ئیلا عیبادەکە منهم المخلصین. مخلصەکان شەیتان پێیان ناوێرێت، دنیا شەیتان پێی ناوێرێت، ئافرەت شەیتان پێی ناوێرێت ئەگەر ئیخلاسەکەی تیا بێت. پیاوی مسلمان ئەگەر ئیخلاسەکەی تیا بێت نە شەیتان نە ئافرەت نە دنیا نە ماڵ نە هیچ شتێ پێی ناوێرێت. باشە ئەهلی عیلم ئەفەرمون ئەسڵی عیبادەت ئەوەیە ئەبێ مخلیصانە بکرێت. وەک ئەو ئاەتەی ئەو خوشکە بەڕێزمان ئێستا لە پێشەکە وتی ئەوەی سوورەتی بەیینە ئاەتی 5 ئەبێ ئینسان لە ئەسڵا عیبادەت بەو شێوە بکات کە مخلیص بێت، مخلیصانەی بیکات، بە ئیخلاسەوە بیکات، بە دڵسۆزیەوە بیکات، بە نیەت و نیازێکی پاکەوە بیکات. پێغەمبەری صلی الله علیه وسلم خۆی ئەزانێت کە ئەمە مخلیسیتیە، ینی خۆی حەزەکەی نیشانەکانی باسەکەین بەسەر چاو. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێ إنما الأعمال بالنيات وإنما لكل امرئ ما نوى. كي يكلا وازم يكمين فرمدش لا 40 نووي باشا يعني أساسي همو كردويك نيته. أم نيته خالص نبي بوخوا عبادتك هرچند جوان بي، هرچند ناسك بي، هرچند نازدار بي، هرچند پربي لبعدي معنوي، پربي لبعدي مادي، پربي لهمو أبعادك قبول نية هباء منثورا. وەکوە مشتێک خۆڵ بکێشی بە بەردێکە هیچی لەسەر نامێنێ، ئەنجا ڕەشبایەکی لێیبا هیچی پێوە نامێنێت. لەسەر ئەمە نمونەیەک هەیە عابیدێک ئیگەڕێتەوە ئەفەرمێ 50 لیرەم هەبوو، لیرەی ئاڵتونی، ئەمیز بچم بۆ حەج، بە دوای کەسێکە ئەگەڕێم لە لای دای بنێم تاوەکو بۆم بپارێزێت تا ئەگەڕێمەوە. نەمەزانی چی بکەم، وتم باشترین عیبادەت نوێژە کە مرۆڤی پێتاقی بکرد با بچم بۆ مزگەوت. ئەڵێ ڕۆشتم بۆ مزگەوت، لەوێ سەیری نوێژی ئەو مسڵمانانە کە هاتم بۆ وێ. باشترین نوێژیان هی یەکێکیان بوو، زۆرم بەلاوە جوان بوو. ڕۆشتمە پێشەوە بۆ لای، پێم وت براکەم من 50 لیرەم هەیە ئەمەوێ لە لای مسڵمانێک دای بدەم، گەڕام بە دوای جوانترین نوێژە کە هەستی پێ بکەم بە ئیخلاس و بە دڵسۆزی و بە ڕێکوپێکی کرا. ئەوەی تۆم بینی ئەتوانی ئەو 50 لیرەیم بۆ هەڵگری؟ ئەویش وتی قوربان بە ڕۆژوشم. ئەی هاوار نوێژەکەت کە من کێشی کردم، ڕۆژوەکەت تەرەی کردم، چونکە زۆر جار ئەو وتنە ئەی کوژێت. عالمان ئەفەرمون ئەسڵ ئەوەیە عیبادەتەکان هەر هەمویان بە ئیخلاسەوە بکرێن، بە نیەتی باشەوە بکرێن، بە نهێنی بکرێن. بەڵام ئەگەر هەموو کردەوەکانمان هەموو عیبادەتەکانمان بەو شێوەیە بکەین، ئایا بە نهێنی بکەین، ئایا بۆ نمونە بۆ نوێژیەک، بۆ ڕۆژوویەک، بۆ شتێکە لەو بابەتانە کە زۆر جەماوەریە، زۆر مسڵمانانی تریش لەگەڵ تا هاوبەشن، ئایا تۆهمەت بۆ دروست نابێ بڵێن ئەم پیاوە نوێژ ناکە؟ ئایا تۆهمەت بۆ دروست نابێ بڵێن ئەم پیاوە ڕۆژوو ناکرێ؟ ئەمەیە ئاڵوترێت. جەنابیش لە پێشەکە شتێکی وات فەرموو کە هەندێک کردەوە هەیە پێویستە بەنهێنی بێ، هەندێک کردەوە هەیە پێویستە بە ئاشکرا بێ. ئەمە ئەسڵەکەیە. لەبەرەوە ئەهلی عیلم ئەفەرمون هەندێک لە عیبادەتەکان وەکو نوێژ، وەکو ڕۆژوو، وەکو حەج، باشە
ئیمکانی نییە بەنهێنی بکرێ ئاساییە بە ئاشکرا بکرێ بەڵام ئاگات لە دڵە بێ باشە کاتێککە وەکو ئەو پیاوەی کە ڕۆشت بۆ میێوانداریەکە نوێژێکی دوور و درێژی کردبوو خواردنێکی کەم کاتێک هاتیوە بوو ماڵ خۆیان وتبی نانم بۆ بێنن با بخۆم بەخوا لەوێ نەم خواردووە وتبی کوڕەکەشی وتبی دی باوکەیان هەسە نوێژەکەش بکەرەوە چونکە نوێژەکەش وانەت کردووە کە ئیخلاص و هینەکەی تێ ئەمە ئەسڵی بابەتەکەی لە ڕاستی ئەمە کورتەی پێناسەکەی ئەسڵی نیەت جیاوازیەکەی لە ڕاستگۆیی ئەوەیە ڕاستگۆیی ئەکرێت تەنها بە دڵ بێت بەڵام نیەت ئیمکانی نییە تەنها بە دڵ بێت ئیلا نیەت پاکی نیاز پاکی دڵسۆزی ئیلا لە کردەوە دەرەکەوێت یعنی بەمعنایەکی تر یا بە مرادیفێکی تر نیەت پاکی واتە ئیتقان واتۆ ڕێک و پێک ئەو عیبادەتە بکەیت ئیتر نوێژە ئیتر ڕۆژووە ئیتر حەجە ئیتر زەکاتە ئیتر یارمەتیدانی خەڵکە بەدەمەوە بوونیەتی خەم خواردنیەتی لەگەڵ بوونیەتی هەموو ئەم شتانە کە ئەچنە بابی کردەوەوە اینجا ئەبێتە ئیخلاص ئەبێتە نیەت پاکی لەبەرەوە بە دڵنیاییەوە ئیمکانی نییە من لە سوورەتی شوعەرا گەڕام بە دوای ژیانی پێغەمبەرانە کە لەو سوورەتە تقریباً 5-6 پێغەمبەری خوا لەویا ژیانەکان بە مختصری هەیە وەکو نوح هود صالح لوط شعیب باشە ژیانی ئەو سێ کەسە لە مەسەلەی نیەت پاکیات تەوزیع بوو بەسەر سێ ئاەتە بەسەر سێ حاڵەتە دانەیەکیان معنەویە لایەنی معنەویە دانەیەکیان لایەنی مادیە دانەیەکیان لایەنی بەرامبەرە یعنی ئەگەر ئەم سێ کوچکەیی تیانە بێ لە ڕاستیان نیاز پاکیەکە دروست نابێت بەپێی نەسی قورئانی پیرۆز یەکەمینیان ئەوەیە کە هەموو پێغەمبەرەکان لەو سوورەتەش و لە سوورەتەکانی تریشە کە باسی ئەکەێت مرۆڤی ئەمین بوون ڕاستگۆ بوون ئەمانەت پارێز بوون پاک بوون هاتوون لە بەردەم ئەو میلەتەشە ئەو هۆزەشە کە پێغەمبەرەکانی بۆ ڕەوانەکراوە فەرموویانە ئینی لەکم ڕەسوول ئەمین ئێمە یا من نێرااوێکی لای خۆم بە ئەمانەتەوە هەموو شتەکانی ئێوەم گرتووەتە دەست هەر شتێکی ئێوە بێتە دەستی من ئەمانەت پارێزم هەموو پێغەمبەران جواب بوون بە پێغەمبەری خۆمانەوە صلی الله علیه وسلم هەر پێشەوەی بژبێ بە پێغەمبەر پیوتراوە ئەمین پیوتراوە صادق پیوتراوە صادق الأمین دووەمین خاڵ ئەوەیە وما أسألكم عليه من أجر إن أجري إلا على رب العالمين هەموو پێغەمبەرەکانەمەیان وتووە یعنی لە بەرامبەری ئەو لایەنە معنەویە کە هەیەی ئەمانەت پارێزی ئەوانە هیچ شتێکی ئەوان زایە ناکە هیچ شتێکی ناوێت لە ڕووی مادیەوە ئەی ئەجر چۆن ئەتوانی ئینسان واز بێنێ لە ئەجری خۆی ئێستا ئێمە هەر خۆشمان هەر کارێکەکەین بە دوای ئەجرەکە یاگەڕین بە دوای پاداشتەکە یاگەڕین بە دوای بەرامبەرەکە یاگەڕین بە دوای کرێکە یاگەڕین بە دوای مانگانەکە یاگەڕین ئەی ئەم پێغەمبەرانە چۆن توانیوێنە ئەوە ئیشیان بووە وازی لێ بێنن ئەمە لە ڕاستیە بەس نیەت پاکی توانێت ئەوت پێ بکە بەس ئەو ئیخلاص ئەتوانێت ئەوت پێ بکە ئەی لە بەرامبەری ئەم دووشتا کە یەکیان معنەویە و یەکیان مادیە کە یەکیان لایەنە معنەویەکەوەیە کە تۆ ئەمانەت پارێزێکی تەواو بیت دووەمیشیان ئەوەیە بەرامبەر بەوە هیچ شتێ وەرنەگری باشە یعنی ئەوە بۆ ئێمەشە ئێمەش ئەگەر کردەوە یەکی شاپان کرد بۆ بەرامبەر نابێت چاومان لەوە بێ ئەو پێمان بڵێ سوپاس ئەو پێمان لە ئیشێکی ترا دوو ئەوەمان بۆ بکاتەوە وەنیە یان ئەگەر خۆمان تەکلیفی لێ بکەین فڵان ئیشمان بۆ بکە لەژێر ڕۆبینایی چیەوە یکەین ئەڵێن کە فڵان ڕۆژێمە وامان کرد ئەگەر بە زمانی نەیڵێن بە دڵ وا ئەڵێن ئەگەر ئەو یارمەتی بەڵێ ئەی ئەگەر ئەو نەهاتەوە بەدەممانەوە ئەو کاتێمە گلەیلی یەکەین ئەهەمر بۆ تۆ وابوون ئەگەر لە بەردەمی خۆشیان لای خەڵکی تر غیبەتی یەکەین ئەڵێ وامان کرد بۆ ئەو کەچی ئەوای نەکرد ئەی پێغەمبەران بۆچی توانیویانەوە بکەن لە ڕاستیە لەبەر ئەو عەزەمەتی ئەو نیەت پاکی ئەوەندە نیەتەکان پاک بوو ئەوەندە ئیخلاصەکان زۆر بووە توانیویان بالفعل وابن لە بەرامبەری ئەوە اینجا داوای ئەوەیان کردووە کە ئەوانیش بەرامبەر بە ئەمان باش بن چاک بن بە جۆرێک ئیتاعی ئەمان بکەن بەڵام بەچی بە تەقواوە ئیتاعکردنی ئەوان بە تەقواوە ئەکاتە ئەرکی بەرامبەر ئێستا مختصرێک سیر بکەین لە ژیانی ئێستای ئەمڕۆی خۆمانە بە تێبل لە کوردستانە بۆچی کەس دڵی خۆش نییە بۆچی ئەو دڵە پڕ لە
ئیمانە ئەو دڵە پڕ لە ئیخلاسە بەو شێوەیە نەماوە ئایا قیادەکانی ئێمە سەرگردەکانی ئێمە ئەو دوو سیفەتەیان تایە کە پێغەمبەرەکان تیانەیە لە بەرامبەری ئەوە دا ئەوەنەی پێغەمبەرەکان داوامان لێەکەن کە ئێمە ئیتاعاشیان بکەین باشە مەعاش نایەت لێ بە بڕۆی داوام بکەی بەمەرجێ ئەو ئەبێ هەرچی ئەمانەتی ئێمە هەیە لە دەستی ئەوانە پارێزراو بێت و ئەوان ئەمین بن وەکو پێغەمبەر یوسف فەرمێ قەویش بێت لەگەڵ ئەمینەکەشە قەویش بێت اینجا پارێزەر بێت و ئەمانەت پارێز بێت و بە دڵسۆز بێت و بەکردەوە بیت بیسەلمێنێت کە لەگەڵ مەناپاکە اینجا بەرامبەر بەوە ئەرکمان با بەسرا ئەسا ئەزانی ئێمە تووشی چ کارەساتێک و چ ناڕەحەتیم لە چه زەلکاوێکە ئەژین کەچی ناویشیان ناوە ژیان ماوزەیان لە مەسەلەی نیەت پاکیدا ینی ئەم سەردەمی ئێستا زۆر جیاوازی هەیە لە سەردەمی باو باپیرانمە هەر لە سەردەمی بوون نەوەدەکانیش بۆ نمونە ئێستا سوۆشیال میدیا زۆر بوونی هەیە بۆی کە ئێمە خەڵک شتەکانمان ببینێ ئەکرێ یان پێویستە من شەوێکی لەیلەتل قەدر دانیشتوم لە سوۆشیال میدیا بڵاویکەمەوە ئەم شەو لە فڵانە مزگەوت دانیشتین و عیبادەتمان کرد یان ئەکرێ سێ چوار ڤیدیۆ عیبادەتی خۆم لە عەمرە و لە نوێژکردن و لە مەککە و ئەمانە بڵاوکەمە بڵێمەوە من چوم عەمرەم کرد ئەمە بۆ خەڵک گرنگە و ئەمە تا چەند کاریگەری ئەبێ لەسەر ئەو نیەتی کە هەمەکە من بۆ خۆی باڵادەست ئەم عیبادەتەم کردووە لە مزگەوتێکا دانیشتوم یان مزگەوتێکم دروست کردووە زۆر جار ئەمانە ئەنی زۆر شتی دیکە هەن نمونەی زۆر باش بیر نییە ینی مەقسەدم چییە ئەم جیهانی و ئەم سوۆشیال میدیای کە ئێستا هەیە تا چەند پێویستە وریابین لەوەی کە هەندێک جار لەوانەیە عیبادەتمان سفر بکاتەوە بەڵێ من لە سەرەتا عەرزم کردی لە هی پێناسەکە کە زانایان و ئەهلی عیلم ئەفەرمون ئیمکانی نییە نوێژ ڕۆژوو حەج بەنهێنی بکرێت لەبەر ئەمانە فەرزەکان بەڵێ یعنی عیبادەتە فەرزەکان عەلە الئەکسەریان بە جەماعەکرێن خۆی من لەسەر ئەمە ئەگەر بکری ئیزنم بی یەک مەقولە بهێنمەوە ئەڵێن کۆی گشتی دین لە ئیسلامە کۆ ئەبێتەوە کۆی گشتی ئیسلام لە قورئانە کۆ ئەبێتەوە کۆی گشتی قورئان لە سوورەتی فاتحە کۆ ئەبێتەوە کۆی گشتی سوورەتی فاتحە لە ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعیندا کۆ ئەبێتەوە اینجا ئەگەر بیتە سەر حەقەت ئیاکە نەعبود و عیبادەت نییە وەنیە بەڵام چۆن بە جەماعی نەک ئیاکە ئەعبود نەعبود هەمومان بەیەکەوە جەماعەتەکەین نوێژەکەین ڕۆژوو ئەگرین حەجەکەین زەکات ئەدەین عیبادەتەکانەکەین هەموو شتەکانەکەین باشە لەما فەرزەکە ئیمکانی نییە بشارێتەوە بەڵام طبعاً چەنی ئیمکانی بۆ نمونەیەک لەوەی کە جەناب دەفەرمووی حەج ئایا پێویست ئەکا من ڕوکن سیڵفی عەرزکەم ئایا پێویست ئەکا لە هەموو شوێنەکانە ڕسم بگرم و بڵاویکەمەوە ینی خۆی ئەمە نییە مەسەلەکە عالمەکان کەوتویانە حەج ناکرێ بەنهێنی بێ بۆ چونکە خەڵک وایە لەم ماڵە ئەم پیاوە ئەم ژنە مەسەلەن 10 ڕۆژ 15 ڕۆژ 20 ڕۆژ دیار نامێنێ خەڵک هەواڵی ئەپرسێ وەکو ئێستا نەبووە کاتێکا و قسانە کراون ئەو بڕیارەندراون وەکو ئێستا نییە برای خۆش ناوێ کوڕ ناچێ بۆ لای دایکی کە ژنیەنە ئاوانە لە سەردەمێکە دراوسەکان خەواڵی یەکتریان پرسیوە ئەهلی ئاوایی خەڵک هەواڵی یەکتری پرسیوە حاجی فلانەوە ڕۆژ بۆ حەج هەموو کەس زانیوێتی لەبەرەوە ناکرێ یعنی تا دەرەوەی لادێکە چوونێتە دەرەوە لەگەڵێ بۆ خۆحافیزی پێش ئەوەی بێتەوە کە خەبەر دراوە کە گوتیانەوەتر بەیانی و دووبیانی قافڵەیەت مناڵیان ناردووە بۆ 3-4 شاخ پێش هینەکەی خۆیان لادێکی خۆیان بۆی لەگەڵ جەماعەتی حەج هاتنەوە قافڵەکە ئەوان دەنگ بدەن و ئیتامانی بەدەفەوە بچن بۆ بەخێراتنیان لەبەر ئەوە ناشارێتەوە بەڵام ئەوەی ئەشارێتەوە تۆ کە چوویتە ناو حەجەکەوە ئیتر سیڵفی مەکە بەڕاستی ئیتر تەلەفۆن مەکە تەلەفۆن و مۆبایل و ژت کاکە هەل لێرە بەجێ بێڵە مەیبێ لەگەڵ خۆتە بۆ زەرورەت ئەبێ با لە ناو جانتاکە تا بێت باشە ئەم حاڵەتە لە ڕاستیە ئەکری ئاوایی لێ بکرێت مەسلەی بابەتی لەیلەتول قەدر و شەو نوێژ و حتا ئەوەش بەرەو ڕەمەزانی ژەڕین ڕەمەزان بە عام تەراویحەکان دوو بوعدە بعدێکی ئەوەیە بەڕاستی جەوی مزگەوت کە عەرز ئەکەیت هەموو خەڵک بە عام هەل لە خۆتەوە پیاوای لێت تەریقە بێتەوە لە ماڵەوە دانیشێ کەم مزگەوتەکانە بینی لە سۆشیال میدیا عەرز ئەکرێن بەڕاستی زۆر خۆشە و زۆر تەئسیری هەیە لەسەر دڵی خەڵک بۆی بڕوا ئەویش بۆ تەراویح بۆی لە ماڵەوە دانێنیشێ ئەم بوعدەی باشە ئەمە بکرێقینە بەڵام کامێرەکە بە کابرا بڵی بیخەرە سەر من کاتێکە بە وەرعەوە ڕاوەسام و خشوع و ئەوە خەتەرە
یان خۆی شخصی خۆی ئەمە بکە مەسەلا شخصی خۆی ئەمە بکە هەر خەتەرە ئەمە مەسەلەیەکە بۆ خۆی ئەم مەسەلەی نهێنی و ئاشکرای لە یەک قەولی لە یەک ئیشی مخلیسانەی حەسەنی بەسری بەڕەحمەت بێت زۆر باش دەرەکەوێت ئەڵێ مدەیەک لە شاری بەسرە و لە عێراقا خەڵک زۆر کەم خێریە کرد زۆر کەم سەدەقەیە کرد لە ئەنجامە گەیشتبوونە سەر ئەو قەناعەتەی کە خەڵک بە تەواوی قورچۆک و ڕەزیل بوون حەسەنی بەسری کۆمەڵێک پارە و شتی باشی دانابوو بۆ خێر هەڵسا لە بازار هەل لە ماڵی خۆیانەوە هەتا گەیشتە بازار و ئەوە فڕەیەک بەناو بازارە بدەیت و بگەڕێتەوە و بۆ لای کۆمەڵێ ماڵەمانە هەر هەمی بە کەشف کردی باشە پارێکی پێ نەبوو بۆ نمونە ئەگەیشت بە جەنابەت ئەوە من حەسەنی بەسریم فەرموو ئەو پارە بگرەوە لە ڕای خوا بۆ مێناوی فەرمووە من حەسەنی بەسریم ئەوە پارەی بکە ئەڵێ ئاوایە کرد بۆ لەبەر ئەوەی خەڵک چاوی لێ بکە تۆ کاتێکە لە زانکۆی هەست ئەەکەی خەڵک بە چپە باسی خواکە تۆ بەدەنگی بەرز بیکە ئەلێو کاتە نابێتە ڕیا خەڵک ڕووی نییە بڵێ من نوێژەکەم کاتێکە کاتی نوێژیت ئەویش وەکو ئەوانی تر دانیشە و ئیحتیاج بانگن با بانگ بن جواب نایەمەوە ئەمە خەتەرە تۆ لەناو کۆمەڵی بازرگانیت باشە هیچیان دەستیان ناکەنەوە زەکات بن بە ئاشکرا بڵێ من ئەوەنە زەکاتم هەیە ئەیەم بە فڵان و ئەیەم بە فیسەر و ئەیەم بە فیسەر ئاواش ئەیەم بۆی ئەوانیش نیکەن بە دڕکی ناو هینەکە ئەوەی کە نازم برنجی ناو کایەکی کە دوای دنیا کۆی ناکاتەوە ئەوەی لێبێت هەر مەسەلەن 20,000 بن بە کەسێک پیان بڵێ بۆ منە من دەفتەرێت دۆلار زەکاتم هەیە هەر 20 وەرەقەیەم بە نەفرێ با ئیسفادەیەکی لێ بکە هەر 50 وەرەقەیەم بە نەفرێک باشە زەکاتەکەم هەموو ئەیەم بە یەک نەفەر بۆەوەی ئیسفادی لێ بکە باش ئەمە زۆری احتیاتی یعنی لەمەش دیسانەکەوتە سەرچی نیەتەکەت ئایا تۆ لە نیەتەکە کە ئەم کردەوە چاکەی خۆت کەشفەکەی مەبەستە ئەوەیە پێت بڵێن تۆ کەسێکی چاکی عالمان ئەفەرمون ئەگەر کردەوەیەکی چاکت کرد بە تەمای سوپاس بۆوەی تۆ کەسێکی چاک نیت باشە بابەتێکت پۆست کرد لە فەیسبووکی شاڕای نشت جەناب لەم پێشەکەش ئەوەدا ئاماژە پێ کرد پۆستێکەکەی پۆستەکەت باسی خۆی گەورەکەی باسی تعظیمی خواکەی باسی عیبادەتێکەکەی باسی کردەوەیەکی باشەکەی چیرۆکێکی بەسوودە گەڕیتەوە هەر چیەک لە شتی باش ماشەڵڵا زۆرن بەڵام نیەتەکەت چی بۆ لایک و کۆمنتە وەزعی پەیج و ئەکاونتەکە تەواو نییە بۆیە ئەنیشی بەخۆ پێغەمبەر و قورئان و شتانەوە ئەزانی خەڵکی کوردی موسڵمان زۆرن لایک و کۆمنت بۆ ئەوە ئەیکەی ئەوە خەتەرە وەڵا نەیکی باشە بەڵام ئەگەر بۆ ئەوە نییە ینی نیەتەکەت خاڵیسە بۆ خۆی گەورەیە زۆر بەباشی ئەیکەی چەندە کەشفیش ببێت لە ناچاریە هیچ کێشەیەک وەکو لە پێشتری شاباس کرد زۆر جار مرۆڤەکەوێتە گومانەوە ئایا بەڕاستی ئەو کار و کردەوانیان ئەو گفتارانەی ئێڵێت هەر بەڕاستین بۆ نیەتێکی خاڵسەوە کراوەیان بە نیەتێکی پاکەوە کراوە ئەو نیشانانە چین کە دەرێخات کە ئەمە بە نیەتێکی پاکەوە کراوە جیاواز لەوەی کە ئێمە بۆ ڕیایی و بۆ خۆ دەرخستن کرد بێتمان ئەوستا زۆر جار بۆ ئیزافی قسەکانی ئەو خوشکە ماوەکارم یعنی شەیتان تووشی ئەوە دەکانی ئەو قەلەقیەتەکە تۆڵی ئەمە ببێتە ئەم شتی کە کردومە بێتە قاڵبی ڕیایی نەوەڵانێ وانە بێت تۆزێک ئەوەتەکە زۆر جار تەسیرەکە دەست عیبادەتەکانی دیکەش ئەم قەلەقی کە شەیتان بۆ دروست وەسوسەیە بە کورتیەکەی وابزانم حەسەنی بەسریە ئەفەرمێ ئەگەر هەر کردەوەیەکی باش هەر عیبادەتێک طبعا هەموو کردەوەیەکی باش عیبادەتە هەر کردەوەیەکی باش ئەگەر لەبەر ڕیاوازی لێبێنی ئەوە خەتەرە ئەوە گوناحە نەک مەکروهە هەر حرامە یعنی نابێ هیچ کردەوەیەکی باش لە ترسی ئەوەی ببێ بە ڕیاوازی لێبێنی شەیتان ئەمە پێکە دەی نابێ ئەوە لە ڕاستیە بەڵام وەکو نیشانەکانی ئیبن قەیمی جەوزی بەڕەحمەت بێت کۆمەڵی نیشانمان بۆ باسەکە ئەوەندەی مەجال هەبێ ئەتوانین باسییان کرد یەکەم دانیان ئەوەیە کە خەڵکی مخلیص خەڵکێک کە نیەتی پاکە لە ڕاستیە ئەسڵ لە لای ئەوەیە کە هەموو کردەوەکانی بەنهێنی بکات بەڵام وەکو باسمان کرد مادام ناتوانێت فەرزەکان بە نهێنی بکات ئەوە فەرزەکان لە ناچاریە بە ئاشکرا ئاکات بەڵام چەندەی ئیمکانی هەبێت هەر بە نهێنی ئیکا من نمونەیەک حەزەکەم لەسەرمە بێنمەوە مامۆستا شەماڵ موفتی بەڕەحمەت بێ من زۆر جار ملاحەزەمە کرد یعنی زۆر مخلیص بوو دەرەجەی عالی بێت کە ئێستا وەفاتی کردو خۆی گەورە مردنێکی جوانی بە ئێمە ببەخشێ جارێکەن بانگم کرد بۆ ماڵ خۆمە داوەتمان کرد بوو خوا ئەگەی لێ بۆ نوێژی مەغریب کردم بە ئیمامی خۆم هەرچەنە وتی بێ خاوەن ماڵ وتم کاکە تۆ خاوەن ماڵی تۆ بە ئیمامانەیە تۆ بیت نوێژێکی ئەوەنە سەریع و بێلەزەتی کرد هیچ سوودێک و هیچ چێژێکم لێ وەرنەگرت پێنەوت
کە لە ئەسڵ نەو بەڵام پێم نەوت بەڵام زانیم دەردەکە چییە لە ڕاستیا بۆیە ئەو نوێژەی ئاوا کردها من ئەو گومانم لە دڵا دروست نەبێ من ئەو شتم لە لای دروست نەبێ ماڵی خۆمان بەگشتی کە ئەو بووە بە میوانی ئێمەوە ها ئێتر هەرچی وەرع و تەقوا و خوشوعی خۆی هەیە لەو نوێژە عەرزیەکە کە ئێمەی بین باشە ئەو مەسەلەکە لەبەرەوە لەو حاڵەتە ئەتوانی ئەوەندەی ئیمکانی هەیە بیشەریتەوە ئەو نشتی کە ناکرێت کێشەیەک نییە ئینشاءڵڵا یعنی کەواتە بە کورتیەکەی عیبادەتە فەرزەکان اعتیادیە بە کەشف بکرێن عیبادەتە سنەتەکان باشتر وایە و لە ئەسڵ وایە کە بیان شاریتەوە یعنی تۆ بۆ نمونە نوێژی ئێستا حالیان بە ڕۆژویت هیچ پێویست ناکە باسی کەیت باشە خێرێک سەدەقەیەک ئیمکانی هەیە لەلایەکە لە شوێنێک هیچ پێویست نییە دوایی باسی کەی وەکو کابراکە هەستا بوو بۆ شەو نوێژ بۆ ڕۆژەکەی وتوارەوە چی بۆ تەقەتەقەی ئەم شەو تەقەتەقی تو وڵاکە شەو هەستان بۆ شەو نوێژ تەقەتەقەیەکە بووتم بزانم ئێوە یعنی هەر بەس بۆ ئەوی باسیەوە بکە ئەوە خەتەرە یعنی على الأكثر عبادة السنة كان أتواني بيان شاريته بلام أجر وكو عرض من كردن بيويز بو أبنج أتواني بو هانداني خلقيته يعني لوش هذه سنية كدوري بني دوامي أنا ويا همو أو كساني كمخلصا كنيتي أن باك أترسن لوي كردوا كان خواي جورا قبولي نكات تو مستغني مبا لكردوا كرد وابزاني قبولي لا إخوة چونك جاري وهي قبولة دعايتي كي يديت بهوي باس كردنوا بهوي رياوة بهوي كومال يشتيتوا سهم بردوام ڕائەکەن لەوەی کە سەرسام بن بەخۆیان لەوەی کە عجب بیگرێ بۆ خۆیان یعنی یەکێ لەو زاهیدە خواناسانە کاتی خۆی کە ئەڵێن زۆر خەڵک باسی کردو لە منتیقەکەی خۆیانە کە کەسێکی زۆر خواناسی و وای تو ئەمانەوە حتا یەکێ لەوانم ئیمامی شافعیە ڕەحمەتی خۆی لێبێ ئەڵێ جارێکیان لە شوێنێکەوە ئەڕوا دوو ژن باسەکەن کە ئەم لە پاڵیانە ناڕوە ئەڵێ ئەم مامۆسایە هەموو شەوێ هەڵەسێ 15 ڕەکات نوێژەکە ئەتەوی لەبەر خۆی ئەڵێ وەڵڵا من 11 ڕەکاتم کردووە ئەوە نییە هی شەو نوێژ 8 ڕەکاتەکەیت و 3 ڕەکاتی تویترەوە 11 خۆی تەراویحی هەرەوەیە بە ڕۆژیش ئەوەی کە زوحاکەی هەرەوەیە بەس 3 ڕەکاتی ویترەکەیت یعنی هەر 8 دەی ئەمیش مەجبورە بێ ئەڵێ وەڵڵای با حوسن زەنم هەبێ یعنی ئەو حوسن زەنی ئێوە هەتانە پێم با زایی نەکەمەیکا بە 15 یەکێکی تر لەو حاڵەتانە لەو نیشانانە ئەوەیە کە کەسێک ینی ئەمە زۆر پێناسێکی جوانە بۆی بۆ خۆمان بزانین ئایا بالفعل ئێمە تیامانەیە ئەمە ئیخلاسی کە خۆی گەورە داوایەکە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕێنوێنیمانەکە ئەفەرمێ ناو دەرەوەیان وەکو یەک وایە بتوانی پێوەرێک دابنی بۆ ناوت و دەرەوەت چەند لە دەرەوە خەڵک ئەزانێ ئەم مامۆسا بەڕێزە لەسەر تەلەڤیزیۆن ئەبینێ چەندە خواناسە ئەی لە پەنا چۆن چەندە خواناسیت خۆت باشە ئەو خوشکە بەڕێزەمان بە هەمان شێوە بۆ نمونە من کە ئیدعای داعی بوونەکەم چەندە ئەمە بکەین بە پێوە چونکە خۆی گەورە ئەفەرمێ یەقولون بئەلسینەتهم ما لەیس فی قلوبهم ئەمە خەتەرە ئەوەی بە زمانمان ئێڵین ئێمەی ئیعلامی داعی هەرچی ناومانە نیت لە ڕاستیە زمانمان زۆر گەرمە خەڵک بەهۆی ئەم زمانەمانەوە مەدەحمانەکات بەڵام ئایا بە واقعی لە پەنهانە هەمان مەدەح شمولمانەکات وەکو ئیمامی شافعی ئەکەین 11 ڕەکاتەکە بکەین بە 15 ئێستا کەسێک بۆ نمونە ئەڵێ من کە تۆ ئەبینم ئەڵێ ئەبوبەکری سیدیق ئەبینم ئەوەندە پێم دڵم پێ دەکرێتەوە ئایا ئەتر هەوڵەتەی بزانێ ئەبوبەکری سیدیقی چی کردووە بڕۆی ئەوانە بکەی بۆ نمونە ئەو خوشکە بەڕێزە ئەڵێ کەسێک پێ دەڵێ مەسەلەن خوشکەکەم کە تۆ لەسەر شاشەکە دەرەکەبی من ئەڵێ ڕابعەی عەدەوی ئەبینم ئەوەندە قسەکانە تەئسیری لەسەر دڵم ئایا ئەمە دادەچڵەکێنێ وەجیلەت قلوبهم وەکو خی گەورە فەرمێ ئیذا توليت آياتنا کاتێک کە گوێ لە ئاەتەکانی خوا بێ کاتێک کە گوێ لە شتێکی قسەیەکی باشە بێ خێرە بێت دڵت داعشڵەکێ یان ئیهمالێکێ وە هەر ئیعتیادیە و نا ئیعتیادی نییە ئەبێ وریابی ئەوەی بە زمان تا دێت کار و کردەوە و ڕەفتار و گفتارت پەنهان و ئاشکرات یەک بێت مامۆستا ئەحمەدی موفتیزادە لەسەر نمونەیەک باسەکە زۆر بەقووەتە ئەفەرمێ خوای گەورە ئەکرێ هەندێک پەنهانمان باش نەبێ بەقەدەر ظاهرمان لێمان قبولکە بەڵام بڕەکەی چەند بێ بڕەکە وریابە تۆ ناکرێ لەسەر شاشە لە بەرامبەری خەڵکە لە ناو پۆستەکەتە لەگەڵ تەلەبەکانتە یعنی ئەگەر مامۆسا بیت ئەگەر مهندس بی لەگەڵ کرێکارەکان زۆر باش دەرکەویت
زۆر ئیملاق دەرکەوی بە ڕێژەی لە 100 خەڵک سێقەت پێ بکە وای لێ بێت وەکەوەی پەنجالیرەکە بۆت بێ ئاوا خەڵک ئەمانەتی خۆی ژیانی خۆی ڕابردووی خۆی داهاتوی خۆی هەمووی بخاتە مشتی تۆوە کەچی تۆش لە پەنهانەوانە بیت خاوەنی هیچ کەم لەو مەتحانە نەبیت خاوەنی هیچ کەم لەو ئەمانەت پارێزی نەبی ئاخدا و کاتە زۆر خەتەرە یعنی لەبری ئەوەی کار بەڕێکەربی کار فیڕۆکەری لەبری ئەوەی ئەمانەت پارێز و ئەمینداربی ئەمانەت زایەکەری ئەفەرمێ خی گەورە بڕەکەی ئەگەر کەم بێت لێت قبولەکە تا مودەیەک لەوە زیاتر هەر چاکت نەکرد زلت لێدا زلەی میهرەبانی لەوە زیاتر چاکت نەکرد نایەڵێ بە ناوی دینی خواوە تۆ کەسێکی گەندەڵ کەسێکی خراپەکار کەسێکی پاشەڵ خراپ خۆ دوا عەرزکەی کە من مامۆسایەکی زۆر گەورەم من داعیەکی زۆر خواناسم من مەلایەکی زۆر ڕەوان بێژم من ئەولیای خۆم لێت قبول ناکە لە خەڵکە کافرەکە زۆر خراپتر بەڵات بەسەرهێنی بە کارێکت پێی ئەکا وەکو ئەڵێ با بە دەواری شەڕی نەکرد بێت یەک جار مامۆستا مەلعەبدین مدەرزی لە سەرچاوی ئاینە ئەڵێ قەت دڵت بەوە خۆش نەبێت دنیا ڕوود تێکە 100 دانە ساڵ دنیا ڕوود تێکە بەرگەی 1 ساعتی ناگری پشتت تێکە یعنی جاری وایە طبعا ئەو دنیای مەبەست پێی خوایە یعنی خوا لێت نەگری هەر پەتێ بۆ شلکار پەتێ بۆ شلکار تاوەکو چاک بیتەوە تاوەکو باش بیتەوە بین زلی بشکۆلە لێدا هەر گوێنایەتی ئێ دوایەوە والله کارێکت پێکە یعنی خۆت ناناسیتەوە لەبەرەوە زۆر خەتەرە یەکمان مامۆستا گیانەگەر باس کەمێک لە سوودەکانی منەت پاکە بکەین بۆ دوا ڕۆژمان بۆ ڕۆژی دواییمان یعنی بۆ ڕزق و ڕۆزیمان بۆ کار و کردەوەکانمان بۆ گرنگە ئێمە لە هەموو کار و کردەوەیەکمانە ناوشانی بابەتەکەشمان ئەوەی هۆکارێکە بۆ سەرکەوتنمان لە کار و کردەوەکانمان تا چەند گرنگە یاخود ئێمە بەردەوامی بین بەم نیەت پاکیەمان وە سوودەکانی چییە لەوەی کە بە ئیخلاصەوە هەموو کار و عیبادەتێک ئەنجام دەدەین. بەڵێ لە ڕاستیە جارێکیان سەیری تەلەڤیزیۆنی پەیامم ئەکرد مامۆستا شێخ فاتیح باسی هینی ئەکرد ئەمەی نزیکبوونەوە لە مردن یەکێ لەو مرۆڤانە کە حاڵەتی نزیکبوونەوە لە مردنی بینیوە شتی کردەوەی زۆر خراپی هەبوو و زۆر یان پێکردووە لەسەر ئەوە بەڵام لەسەر کردەوەیەکی زۆر بچکۆلانە زۆر پاداشتیان داوەتەوە زۆر مەدەحیان کردووە تەمەن مەلایکان زۆر مەدحوسەنایان کردووە کە ئەو کردەوە زۆر مهم بووە ئەڵێ کردەوەکەشم چی بوو سیارەیەکمان پەکی کەوتبوو لە شوێنێکە ڕاوەسابووین هەتا وەکو بتوانین چاکی کەینەوە دەبێت هەندێک ئاوی تیا بوو تیان بڕۆ ئاو بێنە تر هەڵبەت ئەوانی تر کە لەگەڵ یابوون لەم گەورەتر بوون ئەم گەنجتر بووە شتێکە لەو بابەتانە ئەڵێ تۆزێک ئاوی تیا بووتم با ئەم ئاوە بڕێژم ئەنجا بڕم پڕیکەمەوە لە ئاو لە کانیەکە ئەڵێ ئاوەکەم کردە بنی درەختێک هەر ئاوا نەمڕشت ها گوێنەی تێ ئاوەکەم بردکردمە بنی درەختێکەوە ئیتر ئەمە باشە بەڵێ ئەڵێ بوو بە یەک کردەوەی عەزیم لە ژیانی منە تەسەور ناکەی ئەڵێ من لە لای خۆمەوە هەر ینی حیسابم بۆ نەکە هەر بیرم نەبوو هەتا لێوێ پیشان تەمەنە ئەو نزیکبوونەوە لە مردن زۆر جار حاڵتی وا ئەکرێ ینی زۆربیان هەموو ژیانیان تا ئەو حەزە پیشانە درێتەوە ئەنجا دەرەگەکەی دیتر بە چاوی خۆت ئەبینی کام کردەوەت گرنگە یەک کردەوە نییە نیاز پاکی لەگەڵا نەبوو بێت و قبول بوو بێت بەسەرهاتێکەی لەوە مسلمانێک باسەکە سوورەتی تەها مەڵێ ئەخوێن زۆر بە ئیخلاسەوە بخوێن لە یەکێ لە ئاەتەکانە خێزانم بە بەردەم ماهات ئەڵێ ئاوازەیەکی باشترم پێیە ئەویان بەهۆی ئەوەی خێزانم بەردەم ماڕێت ئەوەکو بڵێ دەنگی خۆشە بڵێ ماشەڵڵا مخلیص لەوە بابەتە هەرچی ئەڵێ خوا ئەگەی لێیە لە خەومە قیامەت بوو باشە سوورەتەکەیان بۆ لێدامەوە کەوم خوێندووە پاداشتی حرفی نووسرا بوو بەڵام ئەو ئاەتەی کە ئاوا بە دەنگی بەرز خوێند بوو ئاوازەی بێت هەرتیانە بوو سەرڕابوویەوە خۆی ئەمەیە ئاەتەکە لەوەی کە عەرزم کردن هەبا ئەم مەنسوورە زۆر مشکلەیە یعنی نافەرمێت تۆزێک پاداش دەدرێت لە لای خۆمان هەیە ئەچی بۆ حەجەڵێکی ئەڵێ ئەچم هەم زیارەت و هەم تیجارەت یعنی هەم عیبادەتەکەش ئەکەم و زیارەتەکە ئەەکەم و ڕۆکنەکان جێبەجێ هەم لەو سەری شۆ هەندێک شتە هێنم و لێرە و خۆمەکەم بە پیاوچاک لە خەڵکو و سەخی تەبیعەت و هەم لەوانەیە هەندێک شتیش هەر بۆ تیجارەت بێنێت بیفرۆش ئەمە نییە خوای گەورە لە حەدیثی کە قودسی ئەفەرمێ من زۆر لەوە گەورەترم کە هاوبەشم هەبێت هەرچی بۆ من کردوتەوە بۆ خەڵکی تریش بۆ ئەو ئەیەم بە ئەو من هیچیم ناوێت خوا یەک کردەوەی ئەوێ کە خالیسەن مخلیسەن بەس بۆ ئەو بێت
هەرچی تێکەڵکەرەوە ناوێت ئەمە زۆر خەتەرە لەبەرەوە بە دڵنیاییەوە چ بۆ دنیامان چ بۆ قیامەتمان بەس کردەوەیەک سوودی ئەبێت بۆمان بەری ئەخۆین بەرهەمی لێ ئەچنینەوە کە خالیسەن بۆ خوا کرد بێتمان من لەسەر ئەوە نمونەیەکت عەرز کەم کە لە ژیانی خۆمان ڕووی داوە مدەیەک هەندێشتم خوێندەوە لەسەر ئەم بابەتی ئیخلاسە ئەم بابەتی نیاز پاکیە ئایا چەندە تەسیریە وتم با بە واقعی ئەمە بکەم دانیشتمەوە لە پاڵ مۆبایلەکەمە وتم هەر کەس تەلەفۆنی کرد لە ڕای خوا خالیسەن بۆ خوا وەڵامی ئەدەمەوە هەر چیەکی ویست بۆی جێبەجێ سبحان الله مامۆسایەک تەلەفۆنی کرد مامۆسایەکی ئاینی خەتیبە باسی تەلەڤیزیۆنێکی کرد وتی پێیان وتم وەرە بەرنامەیەک بکە تۆش دەوری 20 ساڵێک لەو ئیعلام شتە ئیشت کردووە و خزمەتێکی زۆر ئەمەوێ ڕێنوێنی بکەی ئەی خوایەکیان من چیم کرد بەخۆم ئەخرەوە خۆ زۆرە ئەوە نییە هەر وەڵامێک بێت و لەوێ دوو کەلیمە بێمەوە ئەگەر خالیسان بمەوێ بیکەم بالفعل بێ وای لێ بکەم بەرنامەکە ئیتر جاهیز بێت وتم دەی مامۆساییان خۆ دەزانی ئەو پرسیارە تۆزێ قوڵە و عەمەلیشی هەیە هەلایەنی تیۆری نییە تی بەڵێ وتی ئەخ منیش بۆیە تەلەفۆن بۆتە کردو وتم دەی ئینشاءالله با مەوعیدێک دابنین لە شوێنی یەکتر ببینین لەوێ بە تەفسیل باسیەکەی وتی زۆر باشە کەی بەیانی باشە وتم وەڵام بەیانی ئەکرێت بەڵام بۆی من خۆم ئامادەکەم حەز ئەەکەم یەک دوو ڕۆژێکی تری هەبێت والحەسڵ 3 ڕۆژ دوایەوەمان دانا مەوعیدەکە ڕۆشتم بەڵام پێشەوەی بڕۆم من بەرنامەکەم ئامادە کرد بە تایب کراویش کردم وەکو مەلزەمە ڕامکێشە و لەگەڵ خۆمان بردم بۆ ئەوێ بە ناو و بە وەسفەوە و بە هینەکانی و مەرجەکانی و زەوابتەکانی و هەموو شتەکانی بردم بۆی لەوێ دانیشتین وتی چیت بۆ کردم وتم ئامەدا یامەدەستی کە تاوان بینی هەر سەرسام بوو زۆر زۆری بەلاوە جوان بوو وتی وەڵڵاهی زۆر زۆر باشە بەس تەنها مەگەر ئوسلوبەکەی بگۆڕم ئەکینا هەمین بەدڵە وتم دەی من ئینشاءالله وعدم کردووە لەگەڵ خوای گەورە لە خزمەتتام هەتا ئەو بەرنامە پێشکەشەکەی تقریبا حدودی ساڵێک کردی هەر ئەوەش بوو بە هۆکاری ئەوەی من لە ڕووی مەبلەغی پارەشەوە یعنی تقریبا 1.5 ملیۆن گوشتێکی وام لە دەستکەوت کە لە ژیانمە لە هیچ بەرنامەیەکیشم دەست نەکەوتووە لەوە مەبەستمەوەی ها بەعدی مادیش من ئەوەم دەستکەوت بەعدی معنەویش ئەوە یعنی زۆر زۆر وەکو بڵێ بوو بە ئیش بۆم لەبەر ئەو حاڵەتە نەبێ ئەم توانم ئێستا هەمووی بڵێم يعني چه برنامجك كامل شخصك كي والله إما خمان بس يوين كأوانين ضرورية نبي بلين بس أما أكريه بنديري ور بيجيري كبالفعل لجياني خمانة دركي أكين بيك بنمونا جنابي شد باشا لما ولا إيش كويست بيكي بيش أبي دسي بيتي باشا بله خويا من أم إيش كم بقرباني بوتو رأي قرباني شون كده ها بسم الله الله أكبر ركعة بيك بقرباني بوخوا خالصا مخلصا يكشتي مناويد بو ام دنيا بو من بزانه چ بركتي كيتيا چ بو دنيات اترو القيامه ان شاء الله ايبيني ان شاء الله يا ربي خوي غور پاداش به تمام سايان دست خوش بيت خوي غورا همو لاك من فارز ل نيت خرابي ل نيتي ديك امو كارو كردويك ما ان شاء الله بو خوي بالا دز بيز وسپاس بو برز ما مستا عادل شاسواري بانخواز ولا قليدا موسى زانكو يا خو بخير بس سپاس بو مسيان دست خوش